باڵی جافەکان و سەرکردە ئەمنیەکان دوای کۆنگرەی پێنجەمی یەکێتی خۆیان ڕێک دەخەنەوە. ئێرانیەکان کۆنگرەی پێنجەمیان بە دڵی خۆیان بەڕێوە برد. کۆنگرەی پێنجەم کۆنگرەی هەڵوەرین و دوورخستنەوەی پیاوە دڵسۆز و بە ئەزموونەکانی یەکێتی بوو. ئەژی ئەمین گوتەنی کۆنقڕان بوو، نەک کۆنگرە. بافڵ تاڵەبانی پێش ئەنجامدانی کۆنگرەکە دوو جار چوەتاران و جارێکیش چوە نێو ماڵی شیعەی عێراق سەرپەرشتی هەڵتەکاندن و دەرکردنی حیزبەکانی ڕۆژهەڵاتێشی کرد لە کۆیە و زەرگوێز بۆ جێبەجێکردنی پلانە مەترسیدارەکەی ئیطلاعات. پێش کۆنگرەکە تەواوی کاروبارەکان و هەڵبژاردن و دانانی ئەندامانی سەرکردایەتی و نووسینەوەی پەیڕە و تەواو بوون. کورد گوتەنی کاڵا بەقەت باڵای بافڵ تاڵەبانی دوورە و هەمووشت پێش دەستپێک کۆتایی پێهێنرا. دەسەڵاتە ڕەهاکانی بافڵ تاڵەبانی و تەسەڕوفاتە سەیر و سەمەرەکانی بەشێکی زۆر لە جافەکانی نێویەکێتی تووڕە و نیگەران کردووە و بە تایبەت کا بافڵ وەکو تۆڵەیەک دەیویست مامەڵەیان لەگەڵدا بکات و دەسەڵاتەکانیان سنووردار بکات. بۆیە هەریەکە لە مەحموود سەنگاوی و عەدنانی حەمەیمینا و حامی حاجی قالی بڕیاریاندا هەڵوێست وەربگرن و نەیانویست هەروە سادە و سانا بکەونە ژێر بڕیارەکانی ئەو سەرۆکە نوێیەی کە لە دامەزراندنی حیزبەکەی ئەواندا لەدایک بووە. سەرکردەی سەربازی و ئەمنیەکانیش هەرزوو هەمان هەڵسوکەوتی تاقڕەوانەی ئەو پیاوەیان ڕەت کردەوە کە 4 ساڵە هاتوۆتە پێش و بە زۆر دەستی گرتووە بەسەر تەواوی جونگە هەسیارەکانی حیزبەکەدا. ئەژی ئەمین سەرۆکی ئاژانسی زانیاری وەک کارکتەرێکی ئەمنی و بەرپرسێکی گرنگی ئەنجومەنی ئاسایشی هەرێم بەڕیاریدا چیتر سیاسەتی موتوربەکراوی ئێرانی لە ناوچەکە و لە نێو حیزبەکەدا قبوڵ نەکات و بەشداری نمایشە پێشوەختە سازکراوەکان نەکات. بە تایبەتیش کە پێشتر چەندین ڕێککەوتن و بەڵێن لە نێوان سەرۆکی ئاژانسی زانیاری و بافڵدا هەبوون. بڕیار بوو یەکێتی بکرێتەوە بە یەکێتیەکی یەکگرتوو دڵی هەموو ناڕازیەکان ئاش بکاتەوە. ئەمەش بەرمەبنای سیاسەتێکی حەکیمانە و ڕەچاوکردنی بەرژەوەندیە باڵاکانی نیشتیمان. هەرچی بەرهەم ساڵحی سەرۆک کۆماری پێشوو یەکێتیە بە هەمان شێوەی ئەوان ئامادە نەبوو مێژووی خۆی بشێوێنێت و بەشداری کۆنگرەیەک بکات کە ئێرانی و شیعەکانی سەر بە ئێران بەشداریان زیاتر بێت لە سەرکردە کوردەکان. جگە لە بەرهەم ساڵح جافەکان و ئەژی ئەمین و لاهوری شێخ جەنگی و هاوڕێکانی و هەورامیەکان ئەندامانی ئەنجومەنی باڵای بەرژەوەندیەکانی مەلا بەختیار و حاکم قادر و عومەر فەتاح و دلێری سەید مەجید و عەدنان موفتی ئامادە نەبوون نیو سەدەخەباتیان بکەنە قوربانی تازە سەرۆکێک کە لە پێناو جێپێ قایمکردنی خۆی یەکێتی و سنوورەکە و کوردستانیشی خستووەتە قومارێکی ئیقلیمی و نێودەوڵەتی و ترسناکەوە. بافڵ تاڵەبانی لە ویسی زوو دەستگرتن بەسەر دارایی و پارە و دەسەڵاتە هەسیارەکان و سەربازیەکانی یەکێتیدا ئامادە بوو دەست بخاتە نێو دەستی ئەوانەی بە هەموو شێوەیەک لە هەوڵی بچووکردنەوەی قەوارەی هەرێمن و لە پشت پلانی برسیکردنی خەڵکی کوردستانن لە ژێرناوی کێبڕکێ لەگەڵ حکوومەتی هەرێمدا. هەر بۆیە پێش ئەنجامدانی کۆنگرەکەش چوەتاران و دەستەکەی خۆی خستە سەرمێزی ئێرانیەکان و داوای یارمەتی لێکردن و پێیگوتن ئەگەر گەرنتی دەرچوونەوەم پێ بدەن لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستاندا ئامادەم هەموو ئەو کەس و جەمسەرانە دوور بخەمەوە کە مەترسین بۆ سەر سیاسەت و بەرژەوەندیەکانی ئێران. ئێرانیەکانیش داواکەی بافڵیان قبوڵ کرد و لایەن پەسەندرا مامەڵە لەگەڵ یەک کوڕی تاڵەبانیدا بکەن نەوەک چەند جەمسەرێک لە ناو یەکێتیدا چونکە کاریان ئاسانترا کاتێک بڕیارەکان لە دەستی یەک کەسدا بێت و سەرێشا لە چەندین لاوە دروست نەبێت لە بڕیارەکاندا.